دەستەی سربەخۆیی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا هەڵمەتێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەی چەکداری ڕاگەیاند کە تێیدا داوا لە سەرجەم دەستگاکانی ڕاگەیاندن دەکات هاوکار بن بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لەم بارەیەوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بۆەوە کراوە هەڵمەتێکی نیشتیمانی بۆ کەمکردنەوەی دیاردەی چەکداری و کۆنتڕۆڵکردنی بازاڕەکانی چەکفرۆشی ڕادەگەیەنرێت. لە بەیاننامەکەدا هاتووە دەستەی سربەخۆیی مافی مرۆڤ بە هەستکردن بە پاراستنی گیانی هاوڵاتیان و وەک بەشێک لە ئەرکی خۆی لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە دیاردە و پێشێلکاریەکان و داکۆکیکردن لە مافەکانی هاوڵاتیان و دابینکردنی ژیانێکی شایستە و دوور لە تونند و تیژی و شەڕ و تاوان و بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی تەقەکردن و تاوانەکانی کوشتن کە ماوەیەکە لە شار و شارۆچکەکانی گوێبیستی هەواڵی نەخوازراو دەبین هەڵساوە بەم کارە. ئاماژە بۆەوەش کراوە دوای 2 ساڵ لە هەوڵی بەردەوامی دەستەی مافی مرۆڤ بۆ ئەو بابەتە و بڵاوکردنەوەی ئامارەکان لەسەر ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و تەقەکردن و هەروەها پێشکەشکردنی چەندان ڕاستپاردە و پێشنیاز بۆ حکوومەت و لایەنی پەیوەندیدار و دەستگامنیەکان بۆ کۆنتڕۆڵکردنی دیاردەی چەکداری و داخستنی بازاڕەکان. سەرڕای ئەوەی چەند ڕێکارێکیش بۆ کۆنتڕۆڵکردنی دیاردەی چەکداری خرانە ڕوو کە ئەو ڕێکارانە لەلایەن دەستگامنیەکان بە دانانی خاڵی پشکنینی هاوبەش و گەڕان بەناو کافتریا و چایخانەکان و چاودێریکردنی بازاڕەکان جێبەجێکران. بەڵام بەداخەوە کورتخایەنی و کاتیبوونی ئەو هەڵمەت و هەوڵانەوەی کردووە دوای ماوەیەک حاڵەتەکە ئاسایی بێتەوە دووبارە چەندان حاڵەتی تەقەکردن و شەڕکردن بە چەک ببیستین. دەستەی مافی مرۆڤ هەروەها داوا لە سەرجەم دەستگاکانی ڕاگەیاندن دەکات هاوکار بن لە ماوەی ئەو هەفتەیە و بەرنامەی تایبەت ڕێکبخەن لەسەر مەترسیەکانی چەک و دروستبوونی کۆمەڵگای چەکدار و بوونی چەک لە ماڵەکان. هەروەها داوا دەکات مامۆستایانی ئاینی و ڕۆشنبیران و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشدار بن لەو هەڵمەتە بۆ نەفرەتکردن لە چەک و دیاردەی چەکداری بۆ دروستبوون و بنیادنانی کۆمەڵگایەکی ئارام. لە کۆتایی بەیاننامەکەدا ئاماژە بۆەوەش کراوە دەستەی مافی مرۆڤ لە ڕێگەی نووسراوی فەرمیەوە لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار دەکاتەوە لە ئەنجامدانی ڕێکار و پلانی تایبەت بۆ کۆنتڕۆڵکردنی دیاردەی چەکداری و بازاڕەکانی چەک فرۆشتن و پێداچوونەوە با ڕێنمایەکانی پێدانی مۆڵەتی چەک و چڕترکردنەوەی هەڵمەت و هەوڵەکانیان بە تایبەت لەو هەفتەیە کە هەڵمەتەکەی تێدا ڕادەگەیەنرێت لە 21/2019 تا 27/1/2019.